سەنتەری شەکرە و کوێرەگلاندەکان دامەزراوەیەکی تەندروستی حکومی و سەربا بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانیە. ئەم سەنتەرە تایبەتە با کۆنتڕۆڵکردن و چارەسەرکردنی نەخۆشی شەکرە. لەم سەنتەرەدا چارەسەری کەمی هۆرمۆنی گەشەی منداڵ و هۆرمۆنی نێرینا بەردەستە. سەرەتا و لە ساڵی 2010دا سەنتەری شەکرە و کوێرەگلاندەکان دامەزرا، بەڵام دواتر و لە ساڵی 2009 بینایەکی تایبەتی بەم سەنتەرا کرایەوە. هەروەها لە ساڵی 2010دا ناوی کلینیکی ڕاوێژکاری شەکرە گۆڕرا بۆ سەنتەری شەکرە و کوێرەگلاندەکان. سەنتەری شەکرە و کوێرەگلاندەکان هەر لە سەرەتای دامەزراندنەوە خزمەتێکی زۆری باتوشبوانی نەخۆشی شەکرە کردووە. ئەمە جگەلەوەی هەوڵی هۆشیارکردنەوەی هاوڵاتیان سەبارەت بەم نەخۆشی و ئاگاداربوون لێ لە ڕێگەی کۆنفرانس و سیمینارەوە ئامانجێم سەنتەرە بووە. ئاماری ساڵانەی نەخۆشی شەکرە بۆ ساڵی 2007 2811 نەخۆش تۆمار کراوە. کۆتا ئاماریش تا مانگی حوتی ئەمساڵ لە سەنتەری شەکرە و کوێرەگلاندەکان 32338 نەخۆشی شەکرا لەم سەنتەرە تۆمار کراوە. بەخێراتنی کەناڵەکەتانەکەم. ئەو خزمەتانی کە لێرە پێشکەش دەکرێت بۆ ئەو کەسانەیە کە نەخۆشی شەکرەیان توشبوون بە نەخۆشی شەکرە. دوو جۆر لەو نەخۆشیەمان هەیە، ئەوانەی کە لە بیدایەتەوە هەر لە منداڵی و تووشیەوە دەبن، ئەوانە بە بەردەوامی لێرە عیلاج وەرەگرن. بەشی دوو هەمیشان ئەوانەی کە لە ڕێگەی خوڕپەیەکەوە یان حادیسەیەکەوە شتێک و تووشی و حاڵەتانە دەبن، ئەوانیش بە هەمان جۆر هەر لێرە عیلاج و ئەو شتانە وەرەگرن. ئەو پشکنانەی کە بۆ نەخۆش دەکرێت، فەحسی چەورەکان هەموو یەکرێت، ترایگلیسرین، کۆلسترۆڵ ئەوانە دەکرێت، فەحسی هۆرمۆنات دەکرێت، فەحسی شەکرەی یەکەکرێت لەگەڵ شەکرەی HbA1c کە سێمانگی پێڵەنەوە بوو نیسبەی کۆبوونەوەی شەکر لە خوێنی ئەو کەسە کە ئەو نەخۆشەکە سەردانی ئێرە دەکات. بەشێکی ترمانەیە بەشی ڕێنمایی خۆراک. ئەو دکتۆرێکی قسایی هەیە لەوێ دانیشە ڕێنمایی دەدا بۆ نەخۆشانەی کە سەردانی ئێرەکەن، چ جۆرە خواردنێ بخۆن، چ جۆرە خواردنێ باشە بۆیان. بەشێکی ترمانەی سەیدەلی و بێژگەلەوەی کە عیلاج چارەسەر و عیلاج دەدرێت بە نەخۆش، ڕێنمایان پێ دەدرێت لە چۆنێتی بەکارهێنانی عیلاجەکان. وەک دەزانن زۆربەی زۆری نەخۆشەکانمان دەرزی ئەنسۆلین بەکارهێنن، ویش پێویستی بەوەیە کە چۆنی بەکاربێنی وەک حەپەکان نییە، ئەبێ خبرەیەکی هەبێ لە بەکارهێنان و یا فێرکردنی. بەشێکی ترمان هەیە بەشی چاوە. ئەو نەخۆشانی کە دێنێرە ئێمە 5 دکتۆری قسایی چاومان هەیە. ئەو نەخۆشانی کە سەردانمانەکەن نەخۆشی شەکریان هەیە، زۆربیان تووشی نەخۆشی مشکلی شەبەکەی چاو دەبن بۆ بینین و ئەوە چکێکە لە ماکەکانی نەخۆشی شەکرەوەیە کە نەخۆشەکە تووشی حاڵەتێکی لەو بابەتە دەکا. ئەوانیش لەوێ دکتۆری چاوە دەیان بینێت و عیلاجی پێویستیان بۆ کرێەوەی کە لە سەنتەری شەکرەکە بێ بۆمان بکرێ بۆمانەکرێ ئەتوانین بۆی بکەین. ئەوەشی کە لەلامانە بێ دەبێ بچێتە خەستخانەی شەیداسۆ لەوێ عیلاجی بۆ دەکرێت. بەشێکی درمانی بەشی تەختیت و با بڵێن هێڵکاری دڵ، ئەوەش ئەو نەخۆشانە گەر پێویستیان پێ بێ ویانەکەن و لەگەڵ کێشان و باڵا و زەخت و خوێن، با بڵێن فشاری خوێن، ئەوانە هەنا هەمووی بۆکرێ. دەڕووی خزمەتگوزاری و خزمەتگوزارێکی باش بۆ خەڵک پێشکەشەکرێەوە، بە تایبەتی تەنها سەنتەرێکە سەنتەری شەکرە و کوێرەگلاندەکان لە سلێمانیە کە تەواوی قەزا و ناحیەکان لە کەلارەوە تا ئەگاتە هەڵەبجە و پێنجوێن و قەزا و ناحیانەی کە سەر بە پارێزگای سلێمانین زۆربەی زۆریان لێرە ئەو عیلاجانە وەرەگرن. ئەو لەو ماوەیشەوە کە لە 2007ەوە تا مانگی 8 2019 ئەو نەخۆشانەی کە سەردانیان کردوین 32338 کەس بووە. ئەمانە خۆیان لێرە نیزامێکمانەیە لێرە بۆ ئیشکردن لە سەنتەرەکەمانە داتایە، سیستەمێکە هەر نەخۆشەکەیت خۆی داغڵی سیستەمەکەی کرێ ئەگەر شەکرەی هەبێت. ئیتر ئەوە ئێمە تا ئیساکە نزیک بە 35610 کەس لە سیستەمەکە داغڵە لە لامان. ئەلبەتە خەڵکی تریشێت، ئەمە بەردەوام لە زیادبوونایە، یعنی ساڵانە ئەمە زیادەکە. پێشگەلەوەی ئاوارەکانە بینین لە شارەکانی تریشەوە بۆ نمونە کەرکووک یان دیالە یانەوانە شەوە ڕۆمانتیەکەنەوانی شەر عیلاج و شتیان پێین. لە ساڵی 2007ەوە تا 1/8/2019
32,338 کەس عیلاجی وەرکردو تۆمار کراوە لێرە وەکو تۆمار. لەو ژمارەیە 18,150 کەسیان ئافرەتن، 14,178 کەسیشیان پیاون یان نێرینن باڵێ. شیرینە، تامی زۆر خۆشە، شێوەشی زۆر جوانە، بەڵام مەترسیداریشە. بەپێی دوایین راپۆرتی ڕێکخراوی نێودەوڵەتی شەکرە، نەخۆشی شەکرە لە ئێستادا بایەکێک لە نەخۆشیە زۆر مەترسیدارەکاندا دەدرێت کە هەڕەشە لەسەر ژیانی هاوڵاتیان دروستەکە. ئەمە لە کاتێکدایە لە جیهاندا لە هەر حوت چرکە جارێکە کەسێک دەمرێت بەهۆی نەخۆشی شەکرەوە. ئەم داتایانە پشتڕاستکەرەوەن بە ئەو داتایانە کە لە ساڵی 2016دا ڕێکخراوی WHO جیهانی بڵاوی کردەوە. لەوێدا دەڵێ نیوەی ئەو کەسانەی کە بەهۆی بەرزی ڕێژەی شەکرەوە مردون تەمەنیان لە خوار تەمەنی 70 ساڵ و 6 ساڵەوەیە. ئەمەژەوە دەگەێنێت کە ئەمە کاریگەری لەسەر هەموو چینەکانی کۆمەڵگە دروست دەکات و هەر ئەو داتایانەش دەڵێن بۆ هەیە لە ساڵی 2024دا ڕێژەی شەکرا بە لە 9.9 زیاد بکە، کەواتە ئەمانە ئەگەر چی شیرین بن، ئەگەر چی تامیان خۆش بێ، ئەگەر چی شێوەیان زۆر جوان بێ، بەڵام مەترسیدارن. خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی نوێ لەگەڵتانە بەردەوام بن، ئێوەش لەگەڵم بەردەوام بن دەچین بۆ لای دکتۆر جەمال و لەگەڵ بەڕێزاندا باس لە کۆمەڵێک بابەتەکەی لەسەر نەخۆشی شەکرە و بزانین ئەمانە ئەگەر شیرینن تا چۆن مەترسیدارن. سلااو لێ بێکا دکتۆرم کاتەوە باش. زۆر سپاس. دکتۆر ڕاستەخۆ لەو پرسیارەوە دەست پێکەم، ئەگەر من ئێستا ئەم شیرینی هەڵبچڕم و بیخۆم، ئەمە لە لەشی نادەچێتە کوێوە؟ بەڵێ لە ڕاستیە شیرینی هەر خواردنێکی تر کاتێ خوڕێت ئەچێتە گەدەوە، لە گەدەوە کۆمەڵە پرۆسس ڕوئایات بۆ هەرسکردن و شیکردنەوەی خواردنەکە تا ئامادە ئەبێت و چێتە ڕیخۆڵەکانەوە. لە ڕیخۆڵەکان ئەمادانە شی ئەبنەوە بۆ پێکاتە سەرەتاییەکانیان بۆی بتوانرێت لە ڕێگەی ڕیخۆڵەکانەوە هەڵبژرێت ئەچێتە سووڕی خوێنەوە. ئەو شەکرێک کە پێویستە لە حاڵی حازرا بەکارێنرێت، ئەوەی کە زیاترە لە پێویستی هەنووکەیی لە ناو جگەرا و لە ناو ماسوولەکانە خەز نەکرێت بۆ کاتی پێویست وەکو گلایکۆجین. ئەگەر بڕەکەی لەمە هەر زیاتر بوو وەکو چوری لە شانە چوریەکانە خەز نەکرێت و ئەبێتەوە هۆی قەڵەوی. بەڵێ کاک دکتۆر دیارە بۆی ڕاستەخۆ لە شەکر و لە شیرینی و ئەو بابەتانەوە دەست نەکرد، ئێمە باسی شەکراکەین. هەرکە باسی شەکرەشەکەی نەکسەر یعنی نەخۆشی شەکرەمانێتە مێشکەوە، خۆی لەخوا نەخۆشی شەکرە چێ هۆکارەکانی توش بوونی چین؟ بەڵێ نەخۆشی شەکرە نەخۆشیێکی درێژخایەنە، واتە لەگەر کەسەکە بێنێتەوە تا تەمەنی کەسەکە. بریتێ لە بەرزبوونەوەی ئاسی شەکر لە خوێنە بۆ ئاسێک کە ئاسایی نییە و لەوانەیە بێتە هۆی توشبوون بە ئاڵۆزیەکانی شەکرە. ئەوەی کە گرنگە ئەوەیە کە ئەم ڕێژەیە وادانرا و کەسی کە نانی نەخواردەوە بە بەیانیان ئەگەر شەکرەکەی لە 126 و زیاتر بوو بەمەرجێ بە فەحسی مختبەری بکرێت، نەگە و فەحسی لە ماڵەوە بەجیازێکەکرێت، ئەمە بە شەکرە داهەندرێت. و هەرێک تەحلیلی تریش هەیە، فەحسی تر هەیە وەکو فەحسی سێمای شەکرە، ئەمیش دیسانەوە ئەگەر لە 6.5 و زیاتر بوو بە شەکرە حسابە بەمەرجە کەسەکە نیشانەکانی نەخۆشی شەکرەی هەبێت. وەگەر کەسەکە نیشانەی نەخۆشی شەکرەی نەبێت ئەوە بێت دوو جار ئەم فەحسانەی بۆ بکەینەوە، هەردوو جارەکە ناتەبیعی بێ ئەنجا قەرارێن کە ئەمە نەخۆشی شەکرەیە. ئەوەی ڕاستی بە نەخۆشی شەکرە خۆتان نەزان کۆمەڵی نیشانە دروست دەکات، وەکو تینوێتی زۆر، میسکردنی زۆر، لە هێشان و لەشدا هێزران، جاریوای نیشانەکانی چاو دروست دەکات. بەڵام ئەوەی کە جێگەی مەترسیە ئەوەیە کە نیوەی ئەو نەخۆشانی نەخۆشی شەکرەیان هەیە تەشخیص نەکراون، پێیان نەزانیوە. ئەمانە بە دوو شێواز دەرەکەون، یان ئەڕۆن بۆ فەحسێکی احتیادی خۆیان ساڵانە بەیان هەر کاتێک بێ ئەبینن شەکرەکەیان بەرزە، یان ڕۆ عملیاتێکی تر ئەکات ئەبینە شەکرەکەی بەرزە، یان بەداخەوە جار یەک لە سەرسی ئەم نەخۆشانە بە ماکەکانی شەکرە داخڵەکرێن، بۆ نەتووشی جەڵدەی دڵە بێ یان جەڵدەی مێشک، یان نەخۆشی پەککەوتنی گورچیلەکان، یان ئازاری قاچ و برینی قاچ. سەرئەنجام کە سەیرەکەن چێکی یەکەنەوە سەیرەکەم کەسە چەند ساڵێکە شەکرەی هەیە و نەیزانیەوە. دکتۆر مەرجە کاتێکە من شیرینیە خۆمیا بڵێن شەکر لە چایە زۆرە خۆم تووشی شەکرە بم، واتە شەرتە هەموو جارێ هۆکاری توش بوون بە شەکرە خواردنی شیرینی بێ؟ ئەگەر بە گشتی حساب بکەین هۆکارەکان حەزەکەی دوایی نەسەری، ئەگەر کەسەکە هەموو شتەکانی باش بێت خواردنی شیرینی مەرجنی هەموو جارە بێت هۆی نەخۆشی شەکرە، بەڵام یەکێکە لە فاکتەرەکان بۆ ئەم کەسەکە شەکر زۆرە خوارد یعنی وزەیەکی زۆر وەرەگرێت، کە وزەی زۆر وەرگرت ئەو وزەیە لەوە زیاترە کە سەرفیەکە کەڵەکە ئەبێ وەکو چەوری، کە کەڵەکە بۆ وەکو چەوری ڕێگر ئەبێ لە کاری پەنکریاس کە ئینسۆلین ناتوانێت بە باشی ئیش بکات، کە
کە نەیتوانی ئیشکات گەیشتە حدێک کە هیچ نەیتوانی ئیشکات و وەک پێویست نەبوو ئەو کاتە شەکر دروست دەبێت نەخۆش شەکر دروست دەبێت بەڵام ئەگەر کەسەکە هەموو فاکتەرەکانی تری باش بێ و قەڵەو نەبێت بۆی هەیە بەتەنیا خواردنی شیرینی نەبێتەوەی دروستبوونی شەکرە یعنی بەتەنیا عادەتەن هۆکار نییە بەڵام هۆکارێکی یاریتە دەرە لەگەڵ شتەکانی ترە بەڵێ ئێکا دکتۆر کەواتە هۆکارەکانی توش بوون بە نەخۆشی شەکرە چی بەگشتی بەڵێ هۆکارەکان ئەتوانین دابشکێن بە هۆکارە ویراسیەکان بۆ ماوەیەکان یعنی کەسێکەکە دایک و باوکیان دایکیان باوکی شەکرایان هەبێ ئەگەری ئەم هەیە تووشی شەکرە بێ لە داهاتوە ئەمە بەتەنیا زۆر جار نابێتەوەی شەکرە لەبێ لەگەڵ یا چیترە بێ هۆکارە ژینگەیەکان هەبێ وەکو زیادبوونی کێش لە ئاسی تەبیعی زیاتر بێ هەروەها خواردنی ناسەحی ئەو خواردنانی چەوریان زۆرتیایە ئەو خواردنانی شەکریان زۆرتیایە و گێسا باسمان کرد ئەمانە هۆکارن بۆ توشبوون بە نەخۆشی شەکرە شێوازی ژیان کەسێک کە ئەکتیڤ نییە چالاک نییە وەرزش ناکات زۆر دائانیشیە لەسەر شاشە مۆبایل زۆر بەکارێنێ لە مۆزەفە لە دایرە لە ماڵەوە بە دیار حەڵقەوە زۆر دانیشە ئەم کەسانە ئەگەری توشبوون بە نەخۆشی شەکرەیان زیاترەوە لە خەڵکانی تر فشاری دەرونی فشاری جەستەیی کەم خەوتن ئەمانە هەمووی ئەکرێ هۆکارن جگەر کێشانی زۆر دیسانە هۆکارە بۆ توشبوون بە نەخۆشی شەکرە بەڵێ ئێکا دکتۆر باسی سیستەمی خواردنی تەندروست دەکە وتە ئەوانە کە سیستەمی خواردنیان دروست نییە دیارە ڕەنگە تووشی شەکرە بن ئەو کەسانی کە شەکرەیان هەیە ئەو خواردانە چییە کە دروستە بیخۆن و ئەوانەی کە نابێ بیخۆن چین بەگشتی ئەو خواردانەی کە ڕێگە پێدراوە بۆ نەخۆشانی شەکرە هەمان ئەو خواردانەی کە ڕێگە پێدراوە بۆ هەموو کەسێک کە بیە بە تەندروستی بژی کەویش بریتە لە تەوزیعکردنی خواردنەکانی بۆ کاربۆهیدرات ئێمە سێ جۆر خواردنی ئەساسیمان هەیە کاربۆهیدراتەکانمان هەیە چەوریەکانمان هەیە پرۆتینمان هەیە مەفروضە ئەو کەسە زانێ ئەو وزەی کە وەریەگرێت نیوەی وزەکە لە کاربۆهیدراتە وەرگرێت باشە نیوەی یەک لە سەرسەی وزەکە یان تۆزە زیاتر لە چەوریەکانە وەرگرێت یەک لەسەر 5 یان کەمتر لە پرۆتینەکانە وەرگرێت ئەنجا لە هەمان کاتە سەوزە و میوەکان زۆرتر بخوات ئەو خواردنانی کە ڤایتامینیان تایە وەکو با بڵێین چەرەسات و سەوزەوات و سەوزە گەڵاپانەکە ئەمانە مهمە ئەم کەسە مەفروضە ئەو خواردنانەی تەوزیعکا بەم شکڵی کە باسمان کرد بۆ ئەوی شەکرەکەی بە سەریعی بەرز نەبێتەوە هۆی وەزن زیادبوونی وەزن لە هەمان کاتە جاری ئەمانە ڕێگە خۆشکەرە بۆ ئەوی وەزنی کەسەکەش دابەزێت چۆن بۆ نمونەکە و لە 150 وزەی کاڵین لە کاربۆهیدراتە وەرگیرێ ئەویش دیسانەوە بێ کاربۆهیدراتە باشەکان بەکاربێنێ نەخراپەکان بۆ نمونە ئەو ئاردی سپی بەکار نەهێنێت برنج کەم کاتەوە لە جیاتی ئەوە ئاردی بۆر بەکاربێنیان ئاردێکە کەپەکی زۆرتیایە وەکو ئاردی جۆ برنجی سپی نەخوات برنجی بۆر بخوات بڕەکەشی کەمتر کاتەوە لە جاران نەک بڵێ ئەم خوارد ناخوات و ئاردی جۆ خوات بە ئارزی خۆی نامخوات تەبان ئەویژە بێ ئاگای لەوە بێت پرۆتینەکان پرۆتینی حیوانیمان هەیە وەکۆی لە گۆشی حیوانە هەیە لە ماسی مریشکە هەیە ئێمە وا پێمان باشە بەڵگەکانی ژواڵێن کە ئەم خواردنانە لە ماسی ئەتوانێت بخوا مریشک بخوا سەرچاوە پرۆتینە ڕۆکیەکان بەکاربێنێت وەکو لە فاسۆلیا و بقولاتۆمانە هەیە ئەمە هەمووی هۆکاری یاریتر دەرەبێ بۆ کەسە کە بتوانێت شەکرەکەی کۆنتڕۆڵکە و سەحەتێکی بەباشی بەڵێتەوە ئەو چەوریانی کە بەکارێنێەوە باشە چەوریە تێرەکان نەبن کۆمەڵە چەوری هەیە لە حیوانە ئەمە خراپە ئەو چەوریانە بێکە لە ڕۆکە هەیە وەکو لە بایام و لە گوڵە ڕۆژە و لە چەوری لە زەیتونە هەیە سەوزە و میوەکان باشی بخوات لە ڕۆژێک کاتوانن 2 وەجبە یان 3 وەجبە میوە بخوات کە بۆ نەهەرمێمی وەجبەیەکە 3 وەجبەیەکە قۆخ وەجبەیەکە 2 وەجبە زەڵاتەش بخوا بەزەوەی گرنگە جەختی بخێنەوە سەر ڕووبی هەنار شەکرێکی زۆری تیا زۆر کەس مەجبورە یان حەزەکە لەگەڵ زەڵاتەکە بەکاری بێنێ طبعا ئەوە کەم کرێتەوە بەڕاستی لە بەرەوەی شەکرێکی زۆر مرەکەزیت هەیە بەڵێ دکتۆر لە قسەکان تا باسی ئەوە کرد ئەتوانرێ ئاردی جۆ یان نانی جۆ بەجیلی نانەکەی تر بەکار بهێنرێ هاوڵاتیان کۆمەڵێک شتی تر ینی ئەوانەی کە نەخۆشی شەکران هەیە کۆمەڵێک شتی تر لەجێی ئەوانەی تر بەکارهێنن بۆ نمونە هەنێکیان لەگەڵ چا خواردنەوەی خوورما یان شەکری نەباتی یان تو بەکارهێنن ئەو کەسانی کە شەکران هەیە تەندروستە بۆیان خوورما لەگەڵ چایان ئەوانە بەکاربێنن وەکو وەزانە خوورما خواردنێکی زۆر دروستە کۆمەڵە ڤیتامینی زۆر باشی تایە کۆمەڵە ئەنتیۆکسیدانتی تایە کە دژە پیری و دژە نەخۆشیە و دژە هەوکردنە بەڵام لە هەمان کاتە وزەیەکی زۆریشی تایە ئەگەرچی خوورمان ناتوانێت یەکسەر بە خێرایی شەکر بەرز کاتەوە بەڵام شەکرێکی خەزنکراوی زۆری تایە کە بەشی چەند سەعاتێکەکات لەبەرەوە ئێمە پێمان باشە خوورمان کەم بخورێت بەڵام ئەو کەسەی شەکری هەیە کە شەکرەکەی کۆنتڕۆڵ بێ وەزئی باش بێت وەزنی زیانە بێت ئەتوانێت خوورما بخوات دەنکە 2 دەنگ لە ڕۆژێکە هیچ کێشەیەکی سەحی دروست ناکە بەعکسەوە سوودەکەی زیاترە لە زەرەکەی بەڵام ئەگەر کەسەکە
هەر جارێک ڕوبع کیلۆی خورما بخوا بێگومانەوە زەریری لەسەر شەکرەکەشێ بێ و لەسەر وەزنیشی لەسەر سەحەتیشی دروستەکان. بەڵێ دکتۆر شتێک هەیە زۆرینەی جار وەکو خۆم لەناو هاوڕێکانە با بڵێن لەناو خێزانەکەتە یان خێزانەکانمانە ئەیبیستین ئەوش ئەوەیە بۆ نمونە کەسێک شەکر زۆر بەکارهێنێ لە چایا بۆ نمونە ئەوانەی کە شیرینن شیرینەکان زۆر ئەخوات ئەڵێ ناتوانم کەمی کەمەوە ناتوانم وازی لێ بێنم شەکر ئەتوانێ ئاڵوودەمان کەیان ئەمە شتێکە خۆمان بە خۆمان دروستمان کردوین. ڕاستە بەڵێ زۆر کەس هەیە هەر بەتەبع ئێمە بۆچی هەنێکمان حەزمان لە شیرینیە هەرێکمان حەزمان لە شتێکە ترشە یان جۆرە خواردن لە عایلەیەکە زۆر باوی هەیە بەشێکی فێربوونە بەشەکەی تری بریتە لەوەی کە ئێمە لە ڕووی ویراسەوە لە ڕووی جێنەتیکەوە حەزمان لەو خواردنەیە بۆیە ئەگونجە کۆمەڵە خەڵکانێکە بنە حەزیان لە شیرینی بێت بەڵام بەشێکی ئەم حەزە بریتە لەوەی کە فێر بووە و بەردەوامە لەسەری خۆ ئەگەر لە پڕە هەر شتێک کە بکەیتەوە جسمی ئەمە چۆنە داوایەکات چایە جگەرەیە هەر خواردنێکی ترە بە هەماشەوە بۆ شیرینیش ڕاستە شیرینی لە بەرەو ڕاستەخۆ زوو هەزمەکرێتەوە چێتە خوێنەوە و شەکر بەرزەکاتەوە مێشکی ئینسانی ژوایە احتیمال دەکاتە سەر شەکر بۆ ئیشکردنەکەی لەبەرەوە عادەن جۆرێک لە جۆرەکانی ئاڵودەبوو نەک بە معنە عیلمیەکەی بە معنە ئەدەبیەکەی دروست ئەکات بۆ ئەم کەسانە قورسە بتوانن یەکسەر وازی لێبێنن ئەبێ کۆمەڵە ڕێگە دروستکەی بۆ ئەوەی کەمی کاتەوە ئەنجا توانێت کۆنتڕۆلی بکات و سێتەوە بەسەرا بکات. دکتۆر ئەگەر من تووشی نەخۆشی شەکرە ببم مەترسی ئەوم هەیە ئەندامەکانی ترم کێشیان بۆ دروست بە یاخود نەخێر بەس چاودێری شەکرەکەمەکەم و کێشەم نییە. بەڵێ پرسیارێکی زۆر دروستە ئەو کەسەی نەخۆشی شەکری هەیە بەداخەوە شەکرە بۆی هەیە کاریگەری لەسەر هەموو ئەندامەکانی لێش بکات بە زۆری ئەو ئەندامانەی کە حەساسن واتە کێ چاو لە بەرەوەی ئەم شەکرە هەتا زۆر بێت زۆرتر ئەچێتە ناو تۆڕی چاوەوە کاریگەری لەسەر تۆڕی چاوەکات لەسەر پێکاتەکانی تری چاوەکات بۆی هەیە نزیف دروستکات لو لە خوێنی زیاد دروستکات هەڵاسانی ماکیولا دروستکات بەشێکی چاوە بینینی تێکچێ کەسەکە یان هەر بینین لە دەست بات ئەگەر ئیهمالی بکات و نەچێ بەلایە لە هەمان کاتە بۆی هێتەسی لە دەمارەکان بکات کارکردی دەمارەکان تێکەیە بۆیە کەسەکە ئازارێکی زۆر یەبێ لە قاچەکانیە یان سڕ ئەبێت یان وەکو ئاگر وایە یان ئازاری زۆرە یان تەزیینی قاچەکان دروستەکات ئەمەش بە ئەنجامی ئەوەیە کە زیندە چالاکیەکانی دەمارەکان پەکی کەوتووە بۆ هەیە تەسی لە گورچیلەکان بکات بەرەو پەککەوتنیان بڕێت بۆ هەیە تەسی لە دڵ بکات چونکە نەخۆشیەکانی دڵ یەکێکە لە نەخۆشیێش ڕئیسیەکان لەو کەسانی کە شەکرەیان هەیە بۆی هەیە تەسی لە ئەندامەکانی تری ناو سکیش بکات بە هەمان شێوە ڕێخۆڵەکان بۆیە ئەم کەسانی شەکریان هەیە ئەگەر شەکرەکان ئیهمالکەن ئەگەری توژون بەم ئاڵۆزیانیان زیاترە لەو کەسانی کە شەکرەکان کۆنتڕۆڵە خاڵێکی ترە وەیە ئەگەر چەند ساڵێک شەکرەکەت بە باشی کۆنتڕۆڵکەی ئەوە ئەم باشیە لە ئێستاە تووشێ بێتوانە و لە داهاتوو شایەتەوە سەرڕێ بەعکسیشەوە ئەگەر چەند ساڵە شەکرەکە و ئیهمالکەی زۆر بەرز بێ ئەوە لە ئێستا کاریگەری خراپەکانی دەرەکەوێت بۆی هەیە لە چەند ساڵی داهاتووشا دەرکەوێت یعنی هەتا مهمتر کۆنتڕۆلیکە باشتر بەڵام ئەو گرنگە باس لەوە بکەین هەنێ مناڵ کە لەدایکە بن پشکنینی شەکریان بۆکرێ بەڵام ئەو پرسیارە جێ هێڵم بۆ ئەوەی کە دوایەوەی کاچین بینێری ئەم بڕگای بن کە هاوکار محەممەد هەر لە سنتەری شەکرە و کوێرە گلاندەکان چۆتە تاقیگەکەەوە لەوێ کۆمەڵک پرسیارەکە لەسەر پشکنینی شەکرە دواتر پرسیاری ئەوە لە دکتۆر جەمالەکەین بزانین ئەو منداڵانی کە لە سەرەتای لەدایک بوونەوە پشکنینی شەکریان بۆ ئەکرێ ئەگەر شەکریان هەبوو ئەم شەکرێ لەگەڵیان دەمێنێتە خۆ چارەسەرەکرێ بینێری ئەم بڕگای بن و دواتر دەگەن. سڵاتان لەبێ ئەزیزان و خۆشەویستانم لەم بڕگەیەدا باس لە دیاریکردنی نەخۆشی شەکراکەین کۆمەڵک پشکنین هەیە ئەنجامەدرێن بۆ دیاریکردنی ئەوەی کە کەسێک نەخۆشی شەکرەی هەیە یاخود ساخە بۆ ئەم مەبەستە هاتوومەتە ناو تاقیگەکانی سنتەری شەکرە و کوێرە ڕژێنەکان لە شاری سلێمانی کە سنتەریشی تایبەتە بە نەخۆشی شەکرە بۆ مەبەستەش لەگەڵ بەڕێز سوعاد حەسەن ئەدوێنی کە دەرچووی بەشی کیمیایە و کارکردنی لەسەر ئەم فەحسەیە و ئەم شیکاریەیە سڵاو لەبێت سوعاد خان سەرتا ئەمێمان باس بکەی کۆمەڵێک فەحس هەیە کە بۆ دیاریکردنی نەخۆش شەکرا بکەن ئەو فەحسانە چین؟ فاسی شەکرەیە خۆی فاسی زێمانگەی شەکرەیە پێوترێ HbA1c فاسی چاوریەکانە کە خۆی لە چوار جۆر لە چاوری ئەگرێن کۆلسترۆل و ترایگلیسراید و HDL و LDL و فاسی گورچیلەکانە یۆریا و کریاتینین. فاسی سەرەکیمان بۆ دیاریکردنی شەکرە کام لەم فەحسانەیە؟ فاسی سێمانگەی شەکرەیە HbA1c. ئەم فەحسە چیمان بۆ پێوێ؟ ناوجسمانە چی دەپێوێت چۆن دیارێکات کەم کەسە شەکرەی هەیە شەکرەی طبعا لەڕێ ئەو فەحسەوە ئەزانین ئەو کەسە شەکرەیەتی یان نا چونکە خۆی هەر چوار مانگ جارێ فڕۆکە سوورەکان ئەشکێن
لە دوایەوەی هی تازە دروستە بێتەوە کاتێ و فەحساکەین بۆمان دەرەکەوێت ئەو کەسە شەکرێتی یان نا لەگەڵ ئەم فەحسەیە کۆمەڵێک فاسی کەشی ئاماژە پێەیە ئەو فەحسانی تر بۆچی ئەکرێن فاسەکانی چەوری و فاسی دووچی لەو ئەم فەحسانە بۆ ئەکرێن طبعاً هەر مەوادێکی کاربۆهیدراتی کە ئەی خۆی ڕۆتینی لە ناو لەشە گۆڕێ بۆ چەوری یا چەوری ئەگۆڕێ بۆ کاربۆهیدرات ئاینەشت پرۆتین ئەگۆڕێ بۆ شەکر بۆ کاربۆهیدرات لە لەشە بەڵام ئی کاربۆهیدرات ناگۆڕێ بۆ پرۆتین لەبەرەوە بێ ئاگامان لەوە بێ زیاتر مەوادی پرۆتینی بخۆی نەک کاربۆهیدراتی چونکە لە ڕێی پرۆتینەوە توانین ئیسپادە لە مەوادی کاربۆهیدراتیش بکەین و پرۆتینیش زۆر باشە ئەمە بووان باس بکەی کە کەسێک ئەوێت فاسی شەکرە بکات کە ئایا شەکرەی هەیە یان نا کێتە نەخۆشخانەکەتان ڕاستەوخۆ لە چیوە دەست پێ دەکات چۆن دەست پێ بکات و فاسی شەکرەی بۆ ئەنجام بدات ئێمە ئەو نەخۆشانەی کەیەن ئەمانەوێ 8 ساعتی هیچیان نەخوارد دەبێ دوایەوە کەیەن ئەچنە ژووری وەسڵبەر دوای ئەوە چن بۆ ژووری فایلات لە ژووری فایلات لە ڕێی کۆمپیوتەرەوە نێردرێ بۆ ژووری سەحب یا وەرگرتنی خوێن لەوێ نەخۆشەکان لە ڕێی کۆمپیوتەرەوە بانگەکرێن و یەک خوێنیان لێ وەرەگیرێ بڕێ خوێنە چەندە کە لیان وەرەگیری تقریبا 5 cc وەرەگیرێ دوو شوێیانە درێتێ یەکیان خوێنەکە ئەرتیا ئەمێنێتەوانێ یعنی نامەیە ئەویکەیان ئەمەیە طبعا ئەوەی کە نامەیە بۆ فاسی سێمانگەی شەکرەکەیە ئەوی تریان جیا بێتەوە بێ بە سیرەم و بڵەت ئەبێ بە دوو بەشەوە لە پاشانێتە لای ئێوە لە پاشانیە بۆ قاعەکان کە ئیژی لەسەرەکەین لەسەر ئەم جیهازانە جیهازەکەمان بۆ باس بکەیت و هەنگاو طبعا ئەمە جیهازی کۆباسە 311 ئەوەش هەر ئاینەشە دەر کۆباسە بەس 111کەیەتی لێرەوە فەحسەکان ئەیخینە سەنتەر فیوچەکە لەوێ جیا بێتەوانی و ئەمجا ئەیخینە ناو ئەم جیهازانە ئیشی لەسەرەکەین هیچ ڕێگایەک هەیە کە لە کاتی ئەم فەحسایە ئەکرێت وا بکات ئەنجامی فەحسەکە هەڵەبێت جگە لە ئامادەکاری نەخۆشەکە خۆی کە خۆی پێویستە خواردنی نەخوارد بێت شیرینی نەخوارد بێت بەڵام هیچ ڕێگەیەک هەیە کە وا بکات لە ڕێگەی ئەم جیازە و لە ڕێگەی خوێنەکەەوە وا بکات کە ئەنجامی فەحسەکە هەڵە دەرچێت ئێمە ڕۆژانە کە ئێستایی هەین پێشەوەی بکەوینە ئیشکردن کۆنتترۆل داهێنین بۆ مەوادەکانمان بۆی بزانین نۆرمەڵە یان نا ئەوسا لە دوای ئەوە ئەم جاکەینە ئیشکردن زۆر باشە من کە بەیانی هاتمە ئێرە خوێنیان لێوەرگرتم بە مەبەستی کە فەحسەکانم بۆ ئەنجامە خاتون ئەتوانی ئێستا فەحسەکانمان بۆ ڕوون کەیتوانێ فەحسەکەمان چۆن کراوە و ئەنجامەکەشم چییە شەکرم هەیە شەکرم بەڵێ جان وەڵا بۆمان کردن دەبان کاک محەممەد دەبان ئێجوێوەسیەکە و 5.5 طبیعیە طبعا لە 5 بێ طبیعیە هەتا 6.5 طبیعیە لە 6.5 زیاتر بەرەو 7 بڕوە ئەڵین پری دابێتی لە حوتە ئەگەر ئەو کەسە بوو بە حوت ئەڵین شەکرێتی بەس کۆنتترۆڵە ئیتر ئەگەر لە حەوت زیاتر بوو ئەوسا لە کۆنتترۆلش دەرەچێت زۆر باشە ینی کە لە حەوت زیاتر بوو ئەو کەسە شەکرێتی ئەگەر لە حوتیش بێ هەر کۆڕاژ شەکرێتی حوت بێ شەکرێت ئایا ئەم فەحسەی کە ئەکرێت تەڵەن بۆ شەکرێ چی جیاوازیەکی هەیە لەگەڵ ئەو فەحسەیە کە لە ماڵەوە یان لە شوێنی ئیشەکانمانە کە بە ئاسایی بە ڕۆتینی ئەکرێت لە ماڵەوە ئەنجامەدرێ بەڵێ طبعا ئەم فاسی کۆنتترۆلی شەکرەیە خواردن تەسیری تێ ناکە چونکە ئەمە معدەلە معدەلی ئەو 4 مانگەیە کە دەریەخە بەڵام شەکرا کە ڕۆژانە ئەیکەی بە نان خواردن بە برسێتی هەمووی تەسیرەکان لە نانێکە خۆی بەرزە بێتەوە برسیەبی دابەزێ لەبەرەوە ئەمە تاسیری تێ ناکە یەکسە بۆ دەرەکەوێ و کەسە شەکرێت یانە دەست خۆش شکارێکەمان کردەوە بۆ ڕوونکردینەوە کە ئەنجامەکەی چۆنەوە چۆنیش وەرەگیرێت ئەمەت وەکو کۆتایی ئاچی ڕێنماییەکتان هەیە بۆ ئەو کەسانە کێنە ئێرە فاسەکەن و فاسێکی باشیان بۆ بکرێت چی بکەن چی ڕێنمایەکتان بۆیان هەیە بەڵای ئەوەی بە نەخۆشەکانمانەڵێن کە بەیانیان تاخیر نەبنیەک دوو کەیەن نانیان نەخوارد بێ کە داخلی سەنتەرەکە بن
ئەگینا هیچ کێشەیەکمان نابێ ئیتر بۆیان بەس ئەو دوانە زۆر سپاس بەڕێز سوعاد حەسەن کە هاوکارمان بووی کە بۆ ڕوون کردینەوە و زۆر سپاسی سنتەری شەکر و کوێرە ڕێژانەکانەکەی لە شاری سلێمانی کە هاوکارمان بوو هەر تەندروستە. سپاس بۆ هاوکارم محەممەد. کاک دکتۆر باسی ئەومان دەکرد کە با بڵێن ئەو مناڵانەی کە لە سەرەتاوە پشکنینیان بۆ کرێ و شەکریان هەیە لەگەڵیان بەرداوامە بێم شەکریا خۆ دەکرێت چارەسەر بکرێ. بەڵێ بەگشتی مناڵان کە لە دایکبوون شەکریان نییە عادەتەن حاڵەتێکی زۆر دەگمەن هەیە کە لەگەڵ لە دایکبوونەکەیە دەرئەکەوێت کە شەکرێ هەیە ئەمەش چەند جۆرێکی هەیە لە ڕاستیە جۆرێکی وەکوتم زۆر دەگمەنە نەوعێکی ئەوە خۆی چاگە بێت نەوەکانی ترەوەی پێویستی بە چارەسەر هەیە زۆربیان پێویستیان بەحابێ بەڵام ئەو شەکری کە وا باوە خەڵگەی زانێ و لە مناڵە دەرەکەوێت عادەتەن دوای 6 مانگ دەرەکەوێت بە زۆری تەمەنی 5 ساڵیە لەگەڵ تەمەنی 14-15 ساڵیە دەرەکەوێت ئەم شەکرێ بەڵێ شەکرەیەکە لەگەڵ کەسەکە مێنێتەوە لە زۆربەی زۆری حاڵەتەکانە پێوتێ شەکری جۆری یەک کە پێویستی بە دەرزیکردن هەیە و کەسابێ ڕۆژانە 2 دەرزیان زیاتر بکات بۆی شەکرەکەی کۆنتڕۆل بێ و لە ئاڵۆزەکان دوورکەوێت. بەڵێ کاک دکتۆر ئێستا وای لێ هاتووە کە ئەڵێن بسکیت شیرینی خواردنەوە گازەکان مناڵێتە مێشکمانەوە لەبەر بەشێکی زۆری مناڵان ئیتر ئەمە بە دیار تەلەڤیزیۆنەوە بێ بە دیار با بڵێن یاریکردنەوە بێ ئەم بابەتانە دەخوا ئەمەش کاریگەریەک لە سەریان دروستەکەەوە بەڕێستان چڕەن مایەکتان هەیە بە تایبەتی بۆ دایک و باوکی و مناڵانە. بێگومان جاران وابووە بۆ شەکری جۆری 2 بەس گەورە ساڵان بگرێت یانیوانی تەمەنیان لەسەر 18 ساڵەوەیە بگرێ و کاتە زۆربەی کات لەسەر 50 ساڵیشەوە ئێستا وردە نەخۆشی شەکری جۆری 2 هاتۆتە خوارەوە تەمەنی 30 ساڵ توژە بێت 25 ساڵ توژە بێت 7 ساڵ و 16 بگرێت تا 12 ساڵ و 10 ساڵیش هاتووە ئەمە بۆ لەبەرەوەی خواردنێکی زۆر خراپ بەکارێنن کە فاسفودە حەزیان لە لەفەیە و پیتزایە و خواردنانەی کە سەریع و بەردەستە چەوریان زۆر تایە شەکرەکانیان خراپە کە تیانەیە لە هەمان کاتە دانیشتنیان زۆرە لەبەرەوەی سکرین تایمیان زۆرە شاشە بەدیار شاشە و زۆر دانیشتن مناڵی ئێستا چەند سەعاتە دانیشە بەدیار مۆبایلەوە ئایپادەوە یاریەکە لە کات یاریکردنەکە جوڵەیەکی وای نییە کەسە لە هەمان کاتە خواردنە خراپەکەش ئەخوا بۆی هەیە کاتێک کە سەری شاشەیە کاتەرکیزی نەبێ گەورەش وایە لەو کاتای خواردن زیاتر بخوا بۆی ئەم کەسانە مەترسی توشبوون بە نەخۆشەکانی شەکرە و نەخۆشەکانی تری وەک قەڵەوی و نەخۆشەکانی کە ڕەبتی هەیە بە قەڵەویەوە تیانە زیاترە وەک لە مناڵانی ساڵانی پێشوو. بەڵێ کاک دکتۆر با خانمانی دووگیانیش لەبیر نەکەین شەکرەیەک هەیە پێی دەڵێن شەکرەی دووگیانی ئەمەوە کاری دروستبوونی چییە؟ شەکرەی دووگیانی بریتیە لە جۆرێکی بەرزبوونەوە شەکر بە معنای کەلیمە شەکرە نییە بەس بەرزبوونەوەی ڕێژەی ئاستی شەکرە بۆ حدێک کە ئەگەری هەیە کۆمەڵی کێشە بۆ دایکەکە بۆ مناڵەکە دروستکراوە بۆیە زاناکان هاتوون کە ئەمەش بە شەکرە دابنێن بۆی چارەسەر بکرێ و کارەکەی وەیە کۆمەڵی گۆڕانکاری هۆرمۆنی و فەسلەجی ڕوایە لە کاتی دووگیانیە بەهۆی ئەوەی کە وێڵاشی دایکی مناڵە وێڵاشی دایکەکە کۆمەڵی هۆرمۆن دەریان هۆرمۆنان ڕێگریەکە لە کاری ئەنسۆلین ئەنسۆلین ناتوانێت باشیشکە بۆی ئەگەر کەسەکە لە باگراوندی خێزانەکەیە نەخۆشی شەکرەی هەبێت ئاسانترە تووشی ئەم حاڵەتە بێت هەتا تەمەنی زیاتر بێت بۆی هەیەەوە نییە زیاتر تووشی حاڵی شەکرەی دووگیانی بێت لەم فترەیە ئەوەی مهمە دایکەکان ئیهمالی نەکەن لەبەرەوەی تەسیل لە مناڵەکەیان و لە خۆشیانەکان زۆربەی چارەسەرەکان بریتە لە دەرزی ئینسۆلین ئەم کاتەیە هەروەها حەبیش دەتوانین بەکاربێنین و پێویستەکە ئەو کەسی کە پێشتر شەکری هەبوو ئێستا دووگیانە ئەبێ بە باشی پێشوەختە کۆنتترۆلی بکات و مراجعی دکتۆرەکەی خۆی بکاتەوە بۆی بە کێشە بتوانێت مناڵەکەی بێ بە سەلامەتی. بەڵێ دکتۆر جەمال کۆتایی پرسیارەکانم لەگەڵ بەڕێستا بۆ کۆتایی پێهێنم بزانین ئەو کەسانی کە نەخۆشی شەکریان هەیە دەتوانن خوێن بگوازنەوە بۆ کەسێکی تر چکە بەشێک لە هاوڵاتیان پێیان وایە دەتوانێت بەشێکی زۆریان دەڵێن ناتوانێت دەمێت لە زاری بەڕێستەوە ئەم وەڵامە بزانین. بەگشتی ئەو کەسی کە شەکری هەیە ئەتوانێت ئەگەر شتەکانی تری هەمووی باش بە سەحەتی گشتی باش بێ و خوێنی زۆر بێ پێویستکە خوێن بە ئەتوانێت بخوێنە بکرێتە کەسێکی ترەوە کە شەکرەی نییە نۆرمەڵە بەڵام ئەگەر شەکرەکەی زۆر بەرز بوو لەو حاڵەتە کەسە پێویستی بە مراعات هەیە پێویستەکە شەکرەکەی کۆنتترۆل کە ئەنجا بتوانێت خوێن بە بەگشتی ئەو خوێنەی کە لە کەسێکی نەخۆش شەکرەوە وەرەگیرێەوە گوازێتەوە بۆیەکی تر لە زۆربەی حاڵەتەکانە کێشەیەکی تەندروستی دروست ناکە بە مەرجێ ئەو کەسی کە خوێنەکەیە و شەکری هەیە سەحەتی لەو کاتەیە باش بێت تووشی وشکبوونەوە نەبێت شەکرەی زۆر بەرز نەبێت زۆر نزم نەبێت بۆی بۆ خودی خۆی زەرری لێنە. بەڵێ دکتۆر جەمال مەحموود پزیشکی پسپۆڕی شەکرە زۆر سپاس دەکەین سپاس بۆی لەگەڵمان بووی زۆر سپاس ئازیزانم بەشی دووەمی پرسیارەکانم دەبە مەلای پزیشکێکی تر دواتر لەگەڵ ئەو لەگەڵتان بەردەوام بین.
زیاتر لە 30 ملیۆن ئەمریکی توشبووی نەخۆشی شەکرن. ئەو نەخۆشی ئەمریکا ناچار دەکات بۆ کۆنتڕۆڵکردنی زیاتر لە 327 ملیار دۆلار خەرج بکات بۆ ملیۆنان توشبووی نەخۆشی شەکرا. پێداکردنی دەرمانی ئینسۆلین کێشەیمان و مردنە. ئەمە لە کاتێکدا لەم کۆتاییانەدا نرخی ئینسۆلین هێندە بەرزە گەشتۆتە ئاسمانەکان و تەنها لە ساڵی 2002 تا 2014 هێندە زیادی کردووە. درێژخایەنی نەخۆشی شەکرە و بەرزبوونەوەی نرخی دەرمانەکان هۆکارن بۆ کەمبوونەوەی ئاستی بەردەستبوونی دەرمانەکان بەتایبەت بۆ نەخۆشاکەم دەرامەتەکان بە مەبەستی ئاگاداربوون لە دۆخی چارەسەریەکان لە سەنتەری شەکرە و کوێرە گلاندەکانی شاری سلێمانی پزیشکێکی دەرمانسازمان دواند. خۆی بە شێوەیەکی گشتی بەدەل لەو ڕێنمایانی کە دکتۆری تەخەسوسی شەکرە یا بە نەخۆش بۆ عیلاجی شەکرە کە بریتە لە پارێزکردن و وەزن دابەزاندن و خواردنی تەندروست، عیلاجەکانی شەکرە ئەکرێ بە دوو بەشی ڕێیسیەوە، حەب لەگەڵ دەرزی. تاوان پێشەوە ئەو سێ خەتوەیە موهیمە، ئێجا هێنە سەر مەسەلەی حەب و دەرزیەکان. بە شێوەیەکی گشتی ئێمە 4 نوعی شەکرەمانەیە، باوترینیان دوو نوعن، نوعی یەک و نوعی دوو. طبعا نوعی یەک ڕێک ئەبێ ئینسۆلین دەرزی بەکاربێنێت. نوعی دوو جارە بە حەب دەست پێەکەین وردە وردە، پاشان ئەگەر کۆنترۆڵ نەبوو ئەچینە سەر دەرزی ئینسۆلین. بە شێوەیەکی گشتی عیلاجەکان یعنی حەب و دەرزیە بۆ ئینسۆلین و عیلاجی شەکرە. بەڵێ خۆی شەکرە چیە؟ بریتە لە نەبوونی ئینسۆلین، یعنی پەنکریاس توانای دەردانی ئینسۆلینی بە هیچ شێوەیەک نییە کە نوعی یەکەمێتی و لە مناڵە ڕۆیات. نوعی دووەم کەمبوونەوەی دەردانی ئینسۆلینە، زائیدەن یاخود جیسم خانەکانی لە جوابیان نییە بۆ ئەم ئینسۆلینە، یعنی چۆن ئەڵێ ئیستیجابەی وەڵامیان نییە، وەری ناگرێت. باشە لەبەرەوە لە نەوعی یەکەمە ئێمە ئینسۆلین ڕێگەین بە مناڵ هەر خۆی ئینسۆلینەکەیە و کە جیسم دەریا و ئەینەوە بۆی شەکرەکەی دابەزێنێت. لە نەوعی دووەمە حەبەکانمانەیە، حەب هەوڵدەیات ڕێژەی شەکر لە خوێنەکە کەم کاتەوە بە شێوەیەکی گشتی بە دوو ڕێگایە. یەکیشانەوەیە چۆن ئەڵێ توانای جوابانەوەی جیسم بۆ حەبەکە بۆ ئینسۆلینەکە زیاکە، هەنێم حەبەکە واکە ئینسۆلینەکە جیسم وەریگرێت لەگەڵ کەمکردنەوەی دەردانی شەکر لە جگەرەوە. بەشەکەی تریان هانی پەنکریاسەیە کە ئینسۆلینی زیاتر دەرکات و کۆنترۆلی شەکرەکەی پێ بکرێت. بە خۆشحاڵیەوە بەڵێ ئێمە بوو سنتەری شەکرە تقریباً 33,000 نەخۆشی شەکرەمان هەیە، توانیمانە کۆنترۆڵێکی باشیان بکەین لە ڕووی عیلاجەوە. خۆی عیلاجی شەکرە یەکێک لەو عیلاجانەی کە نەخۆش پێویستە زۆر ئیلتیزامی پێوە بکات. چونکە ئەگەرم عیلاجە بڵێن بیری بچیان بیپەڕێنیان خۆی وازی لێبێنێ بێزار بێت، خاصەتەن لە ئینسۆلینە زۆر لە دەرزیامە زۆر ڕوویە نەخۆشەکە بێزارە بێت، ئازاری هەیە، ئیزعاجی هەکات، تەمان شەکرەکەی بەرز دەکاتەوە کە شەکرەکەشی بەرز بۆ معڕۆزەکە بۆ کۆمەڵە ماکی تری نەخۆشی شەکرە کە زۆر خراپن، لەوانەیە گورچیلەی ئەزێتمە خوانەخواستە بۆ دڵ بۆ چاو. ئەمانە هەمی تر تۆ خۆ خەیتە بەردەم مەترسیانە ئەگەر عیلاجەکە و پەڕێنیان نەیخۆیە ئێهمالی تیا بکەیت. لەبەرەوە پێویستە دایمەن ئیلتیزامی تەواو بە عیلاجەکەەوە هەبێت بۆی کۆنترۆلی شەکرەکە و ڕێژەی شەکری خوێنە مەزبوط بێت، لە کۆنترۆلدا نەچوو بێت. خۆی کاتێکە عیلاجە نووسێ هەموو سێ مانگ جارێک پێویستە فەحسکاتەوە چاودێری بکرێتەوە زین کۆنترۆڵە باش بووە بۆی عیلاجەکانی بۆی دەستکاری کرێت، لەوانە پێویستکە بۆی کەم کرێتەوە، لەوانە پێویستکە وەکو خۆی بێ یاخود زیاتر کرێت کۆنترۆڵ نەکراوێت لەو حاڵەتە بۆی زاهرە یاخود بۆی کەمەکرێتەوە بەپێی ئەو ڕێژەی شەکرەی کە لە خوێنیەتی ئەو سێ مانگە کە بەسەر چوە و بەکارێنەوە عیلاجەکانی. ئیلتیزامکردن بە دەرمانەکانەوە زۆر زەڕورە، پێویستە گوێ لە دەرمانساز دەکە بگرێت کە چۆن ئەم حەبا خوێت بە تەواوەتی، چۆن ئەڵێ ڕێنمایەکانی لەبەر چاو بگرێت، زایدان پارێزکردن و ئەو ڕێنمانەی کە دکتۆری خاصی شەکرە پێڵێت.
بەڕێزان گفتگۆی زیاتر لەسەر خۆپارێزی و چارەسەریەکانی نەخۆشی شەکراکەین لەگەڵ ڕزۆ بەڕێز دکتۆر کامەران عەبدولمەجید کە بەڕێزان پزیشکی پسپۆڕی هەناوین. دکتۆریان سڵاو دەبێم کاتە باش. سڵاو لە ئێوە لە خوشکبەرانی کامێرەمان و ئێوەش و سپاسی تەلەڤیزیۆنی SPO کەم کام هەلێوانەی پێڕەخساندوین. بەڵێ زۆر سپاس کاک دکتۆر. پێم خۆشە درێژکراوەی با بڵێن بەرنامەکە و پرسیارەکانمان لەوە دەست پێ بکەم بزانین. کاتێک کەسێک نەخۆشی شەکرێ هەیە دێتە لای بەڕێزت چارەسەرەکان چیە کە پێی دەڵێن؟ هیچی خانە بەڕێزەکەم سەبارەت بە مەسەلەی شەکرەوێ بزانین کەوا شەکرە سەرچاوەکانی چییە؟ ئێمە من باسی ئەوە ناکەم کە بڵێم هۆکارەکانی چییە، شێوەی یەکەم و دووەمان هەیە ئەوە چەند جارێک هەزارها شێوە باز کراوە. ئێمە چەند سەر ئەسی مەقسە ئێمە بتانین چی بکەن لەگەڵ نەخۆشە. نەخۆش وەکو ئۆبیەکتێک و کەسێکی وڵات کۆمپلێکسێکی زۆر قوڵە. ئەم کۆمپلێکسە واتە تەرکیبێکی زۆر قوڵە نەخۆش شەکری لایە. یان نەخۆش شەکری تایە. نەخۆش شەکرش ئەمڕۆ هەموو دنیا باسی لێوە کرێ کە نەخۆشیێکی زۆر خەتەرناکە بۆ پاندێمی لەسەر ڕووی هەمووی لەکوێ زۆر نییە ئەوە بەبەتێکی ترە بوون مثل لە هەند زیاتر زۆرتری نیانە واتوە لە وڵاتە عەرەبیەکانی قەتەر و سعودیە دەرەکەوێ زیاتر و هەروەها بەمان شێوە لە شوێنی تریش دەرەکەوێ مەبەست لە قسەکان کەوا لەسەر ڕووی زەمین بوو بە بابەتێکی زۆر گرنگ. بۆ من بە خەتەرناکیە بینیم یان لە ڕوانگەی پزیشکی عەمەلیەوە باسیەوە بۆکەم عەمەلی یانی چی یان نەزەری یانی چی لە ڕوانگەی خەتەرناکی نەخۆش شەکرەوەی ئەوەیە کەوا نەخۆش شەکرە ئەتوانێت بە هۆکاری هەموو نەخۆشیە درێژخانەکانی تر ئەوەی کەوا بەلای منەوە گرنگە ئەبێ نەخۆشەکە بزانیت تۆ کابرایەکی پزیشکی بۆ ئەو دانیشتویت ئەبێ ئەو هەستەی بدەیت تێبی بەخشی ئەو هەستەش کەی ئەی بەخشی نەک تەنها لە مەجای 1 سانیە 2 سانیە سێریکی بکەیت و علاجەکە بێتێ ئەبێ لە ڕووی دەرونیەوە لەکو پردێک لە دەرونی منەوە بۆ دەروی نەخۆشەکە بیگەنمە ئەدێ بەڵێ من خزمەکاری تۆم. وەکو بەڕێز باسە کرد پێویستە کەسەکە دەرونی ئارام بکرێتەوە لایەن پزیشکە و دواتر چارەسەرە پزیشکەکان و دەرمانەکان کە لەگەڵ پزیشکی دەرمانسازە باسمان کرد پێویستە ئەوانەی پێ بدرێت. دکتۆر زۆر بەلامەوە گرنگە باس لەوە بکەین لە ئێستا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ئێستا لەلایەن کۆمەڵێک کەسەوە کۆمەڵێک چارەسەری سروشتیدا ئەندێکە ئەم چارەسەرانە ئەمە بەڕێزە بۆمان ڕوونکەیتەوە کە ئەگەر ئەم چارەسەران دەتوانێت بکرێت با بڵێن با نەخۆشەکانمان ئیدیواز لە دەرمان بێرن مادەم چارەسەرانە هەیە. من دوو هەواڵ بۆی گەڕاوم و پێم خۆشە بیخوێنمەوە و هەم بەڕێزت هەم بینەرانیش گوێ لەو هەواڵانە بگرن دواتر چاوەڕێی سەرنج و وەڵامی بەڕێز دەکەم بۆی بزانین ئەمانە تا چەند ڕاستن. بە ئیجازەی بەڕێستانی هەواڵەکە دەخوێنینەوە. بەڕێزانێک لەو هەواڵانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە دەڵێت چارەسەری برینی شەکرە بە هەنگوینی پرۆپۆزیل. خۆی دەڵێت کە زۆرن ئەوانەی بەدەست ئەم نەخۆشیەوە دەناڵێنن بەڵام زۆربیان بێ چارەسەر دەست و پێیان دەبڕێتەوە لەگەڵەوەی چارەسەری هەیە. لێرە دەڵێت چارەسەری هەیە دەڵێن لەوانەیە هەندێک پرسن پرۆپۆزیل چییە؟ ئەو مادەیە کە هەنگ پارێزگاری شارەکەی خۆی پێ دەکات لە کاتی هاتنە ژوورەوەی هەر مێرویەک پاش ئەوەی مێرۆکە دەکوژن بەم مادەیە مۆمیا دەکرێت دواتە ئەم مادەیە بۆ چەند ساڵێک دەمێنێتەوە سەدان ساڵیش بمێنێتەوە بۆ گەن ناکات بەم شێوەیە نووسراوە ئەم دەرمانە ڕۆژانە 3 جار لە برینەکە دەدرێت بۆ ماوەی 21 ڕۆژ و خۆک و خۆی نووسیوێتی عیبتان نامێنێ. ئەمە وەڵامەکەی جێ هەڵم بۆ کاک دکتۆر هەواڵی دۆم دەخوێنمە خۆ چارەسەری دۆم کە دەڵێم چارەسەری نەخۆشی شەکرە بە شێوازێکی ئاسان لە ماڵەوە بزانین نەخۆشی شەکرە لە ماڵەوە چۆن چارەسەرەکرێ و نووسراوە دەڵێ پڕی هەردوو چنگت گەڵای زەیتون پاش شۆردنەوەی ئەکوڵێنی لە لیتر و نیوێک ئاوە هەتا ئاوەکە ئەکوڵێت و دەکەوێتە حاڵەتی قوڵبدان بۆ ماوەی 3 خولەر دواتر وازی لێ هێنی تا سارد دەبێتەوە دواتر ئەیپاڵەویت و ئاوەکەی لە ناو شوشەیەکدا دادەنێت. شێوازی بەکارهێنانی شێوەکو خۆی نووسیوێتی پێش بەیانی و ئێوارە و نیوەڕۆپیاڵەیەکی لێ خۆی واتە ڕۆژی 3 جار. بەڵام لێرە ئەوەی گرنگە دەمێ باسی کەم دەڵێ کاتێک ئەم پێکاتە سروشتە بەکارهێنی پێویستە بەکارهێنانی هەموو جۆرە دەرمانێک بوەستێنی. کاک دکتۆر ئەمە هەواڵەکە بوو بە نەس بە هەمان شێوەت کە چۆن بڵاو کراوەتەوە بە بەڕاستانە بۆ بینەرانیشم خوێندەوە دەمێ بزانم ڕاست و دروستیم هەواڵانە تا چەندێکە. من ناڵێم لە دڵسۆزی ئەوان کەم ناکەمەوە بەڵام ئەگادەی نەخۆشەکانەکەمەوە کە ئەو شتانە ڕاست نییە. بۆ چونکە ئەمڕۆ لە وڵاتە پێشکەوتەکان کە من لە 6 نەخۆشخانە ئیشم کردووە 4یان لە نەمسا و 2 لە ئەڵمانیا لێوباری زانستەیە لێوباری دڵسۆزی نەخۆشی ئاسا هەیە لێ قانون هەیە ئەوانیش بێگومان بەبەستیان ئەوێکەوە نەخۆشچاکەنەوە دەرمانێک من لێرە بۆ کەسانە ئەڵێم کەوا هەڵەسن بەو جۆرە شتانە خۆ دەرمان لە چێ دروست کراوە یان لە گەڵا یان لە پێسی دار یان لە پێستی ماروە تا دوایی لە شتی سروشتیوە دروست کراوە تەرکیبێکە کەسێک هەڵەسن لێ بە دروستکردنی دەرمانێک هەتاوەکو چەند هەزار کەسێک
لەلایەن لێپرسراوی سەرەوەی پزیشکی لە وڵاتانەوە چەند هزار کەس بەو دەرمانە تاقی نەکرێتەوە فەحس نەکرێت لە سەدا 99 قسووری 99 ئەگە بێت و سەرکەوتم دەستێنە نایخەنە بازارەوە چکە مەسئولیەتە. دوجار دەبێت بگەڕێنەوە بۆ لای پزیشکی پسپۆر هەر پسپۆرێکی خۆی و چارەسەرەکان زۆر گرنگە زۆر گرنگ باز لەو دەرمان و مێخەک و یێلاسوشتانە بێنەگە حەزی دەکەن بیخۆ بەڵام تکاوکو دەرمان باسی لێوە مەکەن. بەڵێ کاک دکتۆر دەمەوێت بزانم لە کۆتاییدا خۆپارێزەکان چۆنە و با بڵێن ئامۆژگاری بەڕێستان بۆ کەسانە چێکە هەم تووشی نەخۆشی شەکرە نەبوون چۆن خۆیان پارێزن و ئەوانە کە نەخۆشی شەکرەشیان هەیە چۆن بکەن نەخۆشی شەکرە بەسەریان ئازاڵ نەبێت بەڵکو ئەمە بەسەر نەخۆشیەکە ئازاڵ بوون و چارەسەری خۆیان بکەن. ئەوانەی کەوا دۆرێکی باڵا بین نەخۆی شەکرە ئاگادار بن بەوەی کەوا من لە محازەکانی کۆنی شەوتومە ئێمە سەی نەخۆشیەکە و دژمن نەکەین هەتا هەوڵ بدەن دەریکەین ئەو زیاتر خۆمانم پێوە نووسێتەوە بۆیە ئەبێ ئێمە نەخۆی شەکرە زیاترم هەوڵ بدەن لەگەڵ یا بژین بۆیە من فێی نەخۆشەکانمە کرد 2009 سەکەوتنیش لەوە بوو کە نەخۆشەکانم فێرە کرد ڕۆژانە لەگەڵ نەخۆشەکە هەڵسوکەوتکەن یعنی ئەتوانم مبالغە بکەم بڵێم خۆشیان بیە باواشی پێ بکەن وردە وردە لەگەڵیان ڕایەن کە لەگەڵیان ڕاهاتی هۆرمۆناتێکی سوودبەخش دەوری بینێ لەشکە وردە وردە دەوری هەوای لەوەی کەوا شەکرەکە بەرەو خواری بچێت ئەوە یەک دوو سەبارەت بە مەسەلەی خواردن ئێمە خواردن زۆرە خۆین منیش و ئەویش خواردن زۆرە خۆین چکە لەشی ئێمە ئەوەی پێویستی کە سێژەمی زۆری تیەکەین من و تومۆی لێش ئەڵێن محازەکانە مەساج ئێڵێم ئێمە یەک ژەمی نیۆڕۆ بێت و دابشی کەم بەسەر سێ بەش یعنی تەنها ژەمەکەی نیۆڕۆ بەشێکم بە سێ بەش ئەگە بەیانی بەشێکی نیۆڕۆ بەشێکی ئێوارە بەشێکی بخۆین لەش لەوە زیاتری پێویست نییە بەڵام ئێمە لەبەر ئەوەی کەوا زۆر جەربی نامرتاحین ئەگەمان لە خۆمانی خواردنی زیاتری تیەکەین کێشی لەشمان زیاترەکە خودی خۆی شەکرە زیاتر ئەبێت وهروەها ئەبێ بە بواری ئەوەی کەوا شوانە خەوڵێ نەکەوێت دەورێکی باڵا ئەبێن لەوەی کەوا شەکرە بەرزەبێت بۆ هۆی بەرزبوونەوەی هۆرمۆنی ئەدرێنالینە تا دوایی چی ئەخۆن بخۆن مەسەلەی چێژ خۆشە کە ئەڵێ خواردنێکی خۆش حەزی لێ یەکەم ئەگە بێخۆی تامیکەی من دێرەوە ئەڵێم مەسئولیەتەکە شێڵەگرم ئەگە بێت و حەزت دەترێیە تکایە هێشوێ تاوە مەکە مەسەلەکە چێژی قورگە تەنها چێژی بکە و تاوێک یەک دانکە ترێ بخۆ وا بزانە هێشوێکت خواردووە حەزت لە شووتیە قاشێکی زۆر بچکۆلە بخۆ بەڵام نەموتووە لە هەموو میوە کەم پێکەوە بیخۆ لێک دەنیکیان بخۆ یا بەیانیان یۆڕۆ یەکیان بخۆ باش نەوسەکەت دامرکێتەوە بە ئاگاداریەوە دەست خۆش بێ دکتۆر گیان سپاس بە دکتۆر کامران پزیشکی پسپۆڕی هەناوی زۆر سپاس ئازیزانم وەکو بەڕێز دکتۆر باسی کرد لایانی دەرونی زۆر گرنگە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین زاڵ بین بەسەر نەخۆشیەکەمانە بەدەر لە لایانی دەرونی کۆمەڵێک چارەسەری ترێک و بەڕێزیان باسییان کرد سەرنجان ڕاکێشم بۆ لای ئەو بڕگەی کە هاوکارم ڕاستی ئامادەی کردووە باس لەو میوانە دەکات کە بۆ شەکرە گونجاون و ئەوانەی کە بۆ نەخۆشی شەکرە گونجاونین بینێری ئەو بن و دواتر کۆتایی بە بەرنامەکەمان دەهێنین بۆ هیوای کە توانی بێتمان سوودێکی باشمان بە ئێوە گیان دەدا. ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویست کۆنتڕۆڵ نەکردنی نەخۆشی شەکرا چەندین ئاکامی خراپی لێ دەکەوێتەوە لەوانە نەخۆشی دڵ و گورچیلە و هەندێک جار لە دەستدانی بینایی توژبوانی نەخۆشی شەکرە و ئەو کەسانی ڕێژەی شەکری خوێنیان بەرزە پێش توژبوون بە نەخۆشیەکە پێویستە گرنگی بدەن بەو خۆراک و میوانی کە دەیخۆن و ڕێکیان بخەن بۆ کۆنتڕۆڵکردنی ڕێژەی شەکری خوێنیان لەم راپۆرتەدا باسدە و خۆراک و میوانە دەکەین کە بەسوودن بۆ توژبوانی نەخۆشی شەکرا هەروەها ئەو خۆراک و میوانەش کە پێویستە توژبوانی نەخۆشی شەکرا لێی دوور بن سەرەتا لەو میوە و خۆراکانەوە دەست پێ دەکەین کە یارمەتی داوازینی شەکری خوێن دەدەن بۆ نمونە ئەگەر لە سرکەی سێوە دەست پێ بکەین سرکەی سێو لێکۆڵینەوەکان ئەویان دەرخستووە کە یارمەتی باشترکردنی هەستیاری هۆرمۆنی ئینسۆلین دەدات هەروەها سرکەی سێو وا دەکات کە هەستی تێربوونمان زیاتر بمێنێتەوە کاوا دەکات هەستی تێربوونمان بۆ ماوەیەکی زیاتر بمێنێتەوە هەستکردن بە برسێتی نائاسایی یەکێکە لە نیشانەکانی ئەم نەخۆشیە فستق و بادەم و گوێز ڕشاڵیان تێدایە هەروەها ڕێژەیەکی کەمی کاربۆهیدراتیان تێدایە دارچینی یەکێکی ترە لەو خواردنە بە سوودانەی کە پێویستە کەسانی توشبوو ئاگاداری بن لەبەر ئەوەی
لێکۆڵینەوەیە کە لە ساڵی 2009 لە سایتی NCBI ئەمریکی بڵاوکراوەتەوە باز دەوە دەکات کە توژبوانی نەخۆشی شەکرا بۆ ماوەی 90 ڕۆژ 1 گرام دارچینیان بەکارهێناوە بۆتە هۆی 2 هێندە کەمبوونەوەی ڕێژەی شەکری خوێنیان بە بەراورد بۆ نەخۆشانەی کە چارەسەری ئاساییان وەرگرتووە. ئێستا با باسێک لە سەوزەکان بکەین. سەوزەکان دەوڵەمەندن بە ڤیتامین و کانزاکان، هەروەها ڕێژەیەکی باشی ڕیشاڵەکانیان تێدایە. لە باسی سەوزەکانداین و با باسێک لە بروکلی بکەین. بروکلی یەکێکە لەو سەوزانەی کە بەرزترین ڕێژەی پرۆتینی تێدایە، هەروەها دەوڵەمەندە بە ڤیتامین و کانزاکانی دیکە. ئەمانە ئەو خۆراک و میوانە بوون کە بەسوودن بۆ توژبوانی نەخۆشی شەکرا. با باسێک لەو خۆراک و میوە و خواردنەوانەش بکەین کە پێویستە توژبوانی نەخۆشی شەکرا ئاگاداری بن و هەروەها لێ دوور بکەونەوە. نان و سەمون ڕێژەیەکی بەرزی کاربۆهیدراتیان تێدایە، بە شێوەیەکی بەرچاو ڕێژەی شەکری خوێن بەرز دەکەنەوە. میوە و شکراوەکان هەڵبژاردنێکی باش نییە بۆ توژبوانی نەخۆشی شەکرا لەبەرەوەی زۆرینەی ئاوەکەیان لە دەستداوە، هەروەها ڕێژەی شەکریان بەرزترە. بۆ نمونە لە کوپێک ترێدا بە نزیکەی 27 گرام کاربۆهیدرات هەیە، بەڵام لە کوپێک مێوشدا بە نزیکەی 127 گرام کاربۆهیدراتمان هەیە. ئێستا با باسێک لە خواردنەوەکان بکەین ئەوانەی کە زیانیان هەیە بۆ توژبوانی نەخۆشی شەکرا. شەربەتی میوەکان با لێرەدا تۆزێک بۆستین و ورتر بڕوانین. لە پەرداخێک شەربەتی فرێشی شیرین نەکراوی سێودا بە نزیکەی 24 گرام شەکرمان دەست دەکەوێت. ئەمە یەکسانە بەو شەکرەی لە قوتوویەکی 250 ملی کۆکاکۆلایە هەیە. تەنانەت ئەم ڕێژەیە بەرزتر دەبێتەوە بۆ 32 گرام شەکر لە پەرداخێک شەربەتی مێوژی فرێشدا. هەرچەندە ئەم شەکرە جۆری فروکتۆزە کە لە نێو شەربەتی میوەکاندا هەیە، بەڵام وەرگرتنی ڕێژەی بەرزی ئەم شەکرا دەبێتە هۆی چۆری و لە ژێرپێزدا کۆ دەبێتەوە، بەتایبەت لە ناوچەی کەمەر و ڕانەکاندا. ئەمانە ئەو خواردنەوە و میوانە بوون کە پێویستە توژبوانی نەخۆشی شەکرا ئاگادار بن و دوور بن لێی. هەمیشە تەندروست بن.